و نەگۆڕاوە وەک خۆی ماوە. ئەمە بەرهەمێکی نوێی محەممەد نەجارە بە هەمان ئاوازی گۆرانێکی هونەرمەندی تورکی مەحسوون قرمزگول کە بە ڕەگەز کووردە. جارەخنە و قسە و باسێکی زۆری بە دوای خۆی هێنا و هەندێک دەڵێن کورد بە تورکی و تورکی بە کوردی دەیڵێت تێگەیشتن بۆ خۆتان. ئاگاتان لێبوو لە بەرماچ و باوەش ڕۆمی هەرکی لە باکووری کوردستان بەرنەدەکەو دەی خۆ دەزانن شایی هەر لە خۆی جوانە و 5,000 کەسی هێنا ڕیزە و لە ئاهەنگیە کۆیکردنەوە.